توشبوانی ئۆتیزم لە هەرێمی کوردستان وەکو کۆمەڵەی ئۆتیزم دەڵێت لە دۆخێکی خراپدان، نەبوونی سەنتەری ڕاهێنان لە شار و شارۆچکەکان و خراپی دۆخی دارایی خێزانەکانی ئۆتیزمی خستۆتە هەلومەرجێکی سەختی ژیانەوە. دایکی توشبوویەکی ئۆتیزم دەڵێت وایان لێ هاتووە دەرگای ماڵەکانیان دابخەن و نێنە دەرەوە، چونکە هەم کۆمەلگا و هەمیش حکومەت هاوکاریان نییە. والله من وەک دایشی دوو منداڵی ئۆتیزم هەتا بڵێ دۆخمان خراپە. من لە کۆیەوە هاتووم، ئێستا حالیان عین سنتەرێکی وان نییە لە کۆیە. سنتەرێک هەیە حیسابکانی نییە، بارێ خۆت بە هاوکاری خۆت بە هەموو شتێک، یعنی زۆر هیلاک و مانجین پێیانەوە. حکومەت سەفر هیچ شتێکی نەکردووە. دووسێ خێرخواز ئەویان کرد سنتەرێکیان کردەوە لە کۆیە، سنتەرەکە عینم بە توالێتە چێ بەڕاستی، یعنی 3 مەترە، هەتا ئێستا داخراوە سەر بەڕیعایە داخراوە، هیچ ئیشتیان نەکراوە، یعنی هیچ سوودی بۆ ئێمە نییە، هیچ شتێک بە ئۆتیزم نەکراوە. یعنی زۆر بێزارین لە دۆخی ژیانی خۆمان. خەڵکەکە حکومەت هیچی هاوکارمان نییە، یعنی وامان لە هاتووە دەرگا قوفل و کلی لەدەین لە ژوورە نەینە دەرێ، هیچ یعنی ژیانمان نییە. کۆمەڵەی ئۆتیزمی سلێمانی نیگەرانە لە حکومەت و دەڵێن تەنها لە سنووری سلێمانی زیاتر لە 600 توژووی ئۆتیزم هەیە، ناکرێت سەنتەرێکی ڕاهێنانی گونجاو نەبێت، شار و شارۆچکەکانیش بێبەشن لەم سەنتەرانەی ڕاهێنان. شتانی کە ئێمە ئەمانێ و ئەو شتانی کە ئێمە ئەمانێ بۆ مامکرێ بەکاری خێرخوازی ناکرێت. پێویستمان بە حکومەت هەیە، حکومەت ئاوڕی جدی لەم توێژە بێنازەباتەوە لە داون سندرۆم، لە ئۆتیزم، لە هەموو سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان، هەر لە خزمەت گوزارەکانیان بۆ داکا بەپێی ئەو یاسایی کە خۆیان دەریان کردووە لە ساڵی 2012 ئەو یاسایەمان بۆ جێبەجێ بکەن، ئێمە ئەتوانین بڵین کەمێک لە ئازار و خەمەکانمان ئەڕێوێتەوەوانەیە و هەم ژیانی ئۆتیزم بەرەو پێشەڕوات و هەم خێزانیش هەتا وەکو ڕادەیەک ئیسراحەت دەکا و مانوێ حەسێتەوانێ. هیوادارم حکومەت نەک جارێک 100 جار ئەیڵێمەوە ئاوڕێکی جدی لە توژوانی ئۆتیزم و داون سندرۆم و خاوەن پێداویستی تایبەتەکان باتەوە، چونکە ئەگەر بەم شێوەیە خێزان ئاوا بەم شێوەیە بەردەوام بێت، من دڵنیام لە ساڵی 2030 خێزان هەمووی بەتەواوی لێگەترازێ و نیسبەی ژنهێنان کەمەکە، خەڵگە ترسێ لەوەی کە هاوسەرگیری بکە. ئەو منداڵانە جیالەوەی کە وشیاری خێزان لە ئاستێکی زۆر نزمدایە، ڕێک خراوەکان، سنتەرەکان، کۆمەڵەکان هەمیشە لە دوو کات دەتوانن دەنجی خۆیان بگەینن. ڕەمەزانان لە کاتی ڕەمەزان کە خەڵکی خێرخواز کۆمەکی داراییان لۆکۆ دەکاتەوە، و لە کاتی ڕۆژی جیهانی منداڵی ئۆتیزم با بڵێن دویچار لە فەزاییەکان، لە کەنالە فەزاییەکان لەگەڵ ڕێزم هەندێک خێزان دێن و زیاتر با بڵێن ئیسارێکی عاتفیە گریانی تێدا و مەشهدێک پیشانی کۆمەلگا دەدەن، وەک مێزگەردەکان خلاص دەبن بەبێ ئەوەی هیچ نەتیجەیەکی هەبێ. خەم و ئازارەکانی توشبوانی ئۆتیزم کە سوکاری توشبوانی هەراسان کردووە، ئەوان ڕۆژ و شەویان یەکێکە و هەمیشە بە دیار گەورەبوونی خەمی توشبوەکانیانەوە دەتوێنەوە. خەمساردی حکومەت و هاوکاری نەکردنیان لە ڕاهێنان و سەنتەری پێشکەوت و هێندەی دیکە خەمەکانیانی گەورەتر کردووە و خۆیان بوون بە مامۆستا و دایک و باوک و هەڵگری خەمێکی گەورەی ڕۆڵەکانیان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.